سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەربێڕی چەند هەواڵ بەرزڕاگرتنی یادی موحسین نیازی و شادمان ئەحمەدی لە دێولان بەیاننامەی دادخوازان و شالەکانی سیاسی و ڕۆژنامەنووسان دژ بە سزای ئەعدام دەست بە سەرکرانی ئێلهام قادری لە پیرانشار کۆبوونەوەی ئەندامانی بزوسنەوەی ژنانی ئازاد لە بەرامبەر زیندانی وان دامەزراندنی ستادی ناوەندی پشتیوانی لە ژنان لە ڕۆژاوای کوردستان برینداربوونی شش ئەندامی هێزەکانی سووریای دیموکراتیک لە دەیرە زوور و کۆبوونەوەی کرێکارانی پرۆژێ پاڵاوتنی پارسیان سەپێر لە ئەسەرویە. درێژە هەواڵەکان بەرزڕاگرتنی یادی موحسین نیازی و شادمان ئەحمەدی لە دێولان ڕۆژی پێنجشەممە یەکی سەرماوەز بنەماڵەی موحسین نیازی و شادمان ئەحمەدی دوو گیانبەخشکردووی ڕێگەی ئازادی لە شاری دێولان هاوڕێ لەگەڵ خەڵکی ئەو شارە یادی گیانبەخشکردووانی شۆڕشی ژینایان بەرزڕاگرت. موحسین نیازی لە ڕەوتینە ڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە بە تەقەی ڕاستەوخۆگیانی بەخش کرد و شادمان ئەحمەدی پاش دەست بە سەرکران لەلایەن مەئمورانی حکوومەتەوە لە ژێر ئەشکەنجەدا کوژرا. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی ئەو دوو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی دێولان سەردانی مەزاری ئەو گیانبەخشکردووایانیان کرد و گوێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. لە کۆبوونەوەی دوێنێجا دایە شەریفە دایەکی نەمر ڕامین حسین پەناهیش بەشدار بوو پشتیوانی خۆی لە بنەماڵەی دادخوازەکانی دێولان دەربڕی. بەیاننامەی دادخوازان و شالەکانی سیاسی و ڕۆژنامەنووسان دژ بە سزای ئەعدام ڕۆژی پێنجشەممە یەکی سەرماوەز ژمارەیەک لە بنەماڵە دادخوازەکانی کوردستان و ئێران چالەکانی مەدەنی سیاسی و ڕۆژنەمەوانان لە پەیوەندی لەگەڵ شەپۆلی بەربڵاوی لە سێدارەدان لە ئێراندا کاردانەوەیان نیشاندا و لە بەیاننامەیەکدا خوازیاری کۆتایی هێنان بە دەرکردن و جێبەجێکردنی سزای سێدارەدان لەلایەن ڕژیمەوە بوون. لەو بەیاننامەدا وێڕای ئاماژەدان با ڕێژێ بەرزی ئەعدامەکان لە دەوڵەتی مەسعود پزیشکیان سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی و ریشە مورادی بە توندی مەحکوم کراوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە دەوایان لە نەتەوەی گرسۆکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی نێوخۆیی دەرەوەی وڵات کرد وشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ببەنە سەرەوە تاکو ڕژیم ناچەر بە هەڵوەشانەوەی سزای سێدارە بکەن. شایانی باسەکە تا ئەمڕۆ 2300 کەس لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکانی ئێران چالاکانی سیاسی و مەدەنی و ڕۆژنەمەوانان ئەو بەیاننامەیان واژۆ کردووە. دەست بە سەرکرانی ئێلهام قادری لە پیرانشار ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەری 1403 ئێلهام قادری هاوڵاتی خەڵکی پیرانشار لەلایەن هێزەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزای دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بە پێزانیاریەکان 10 مەئموری ڕژیم هێرشیان کردووەتە سەر ماڵی ئێلهام قادری و ناوبراویان دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی سوپای پاسەرانی ورمێ گواستووەتەوە. تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد لەسەر هۆکاری بەندکرانی ئەو شارۆمەندە لەبەردەستانیە. کۆبوونەوەی ئەندامانی بزوسنەوەی ژنانی ئازاد لە بەرامبەر زیندانی وان ڕۆژی پێنجشەممە یەکی سەرماوەز ئەندامانی بزوسنەوەی ژنانی ئازاد لە شاری وان لە باکووری کوردستان لە بەرامبەر زیندانی ئەو شارە کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مورادی و ئازادی بەندکراوانی سیاسی لە ئێران بوون. بەشداربووانی ئەو کۆبوونەوە بە دەستەوەگرتنی وێنەی پەخشان عەزیزی و وریشە مورادی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و کۆمەڵکوژی ژینان و منداڵانیان لە لۆبنان، غەزە و سووریا بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. ئەندامانی بزوسنەوەی ژنان چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی لە ژێردەسەڵاتی پیاوسالاریە حکوومەتەکانی تورکیا و کۆماری ئیسلامیان ئیدانە کرد و ڕایان گەیاند.
دەسەڵاتی پیاوسارە لەو دوو وڵاتە لە چالاکی ژنانی ئازا و بۆێر دەترسێ بۆ بۆنەوە سزای سێدارە و زیندان بەسەریاندا دەسەپێنێت. ژنانی تێکۆشەری باکووری کوردستان هەروەها وتیان ئێرادە وازایەتی سەرچاوەگرتو لە شۆڕشی ژنجیان ئازادی هێز و تواناییان پێدەبەخشێت کە بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری درێژە بە چالاکیەکانیان بدەن. دامەزراندنی سەتادی ناوەندی پشتیوانی لە ژنان لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەزی 1403 هاوکات لەگەڵ نزیکبوونەوە بە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان سەتادی ناوەندی پشتیوانی لە ژنانی ڕۆژاوای کوردستان لەلایەن یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە لە شاری حەسەکە دامەزرا. فەرماندەی تەواوی یەکینەکانی پاراستنی ژنان لە ڕێڕەسمی دامەزراندنی ئەو ڕێکخراوەیە لە شاری حەسەکە بەشداری کرد و لەلایەن دایکانی یاشتی بنەماڵەی شەهیدانی ڕۆژاوی کوردستان فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتیک و نوێنەرانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوی کوردستان و نوێنەرانی کۆمەڵگەی ئەرمەنی سووری و ئاشووریەوە پێشوازی لێکرا. فەرماندەی یەکینەکانی پاراستنی ژن لەو مەراسمەدا ڕایگەیاند ئەمڕۆ ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەهێزتر لە هەمیشەن و ڕوبەڕووی هەموو چەشنە هەڵاواردنێک دەبنەوە. چیتر ڕێگە نادەن هیچ دەسەڵاتێکی پیاو سالار مافەکانیان پێشێل بکات و لە کۆتاییشدا وێڕای شەرمەزارکردنی حکمی عەدەمی پاخشانە عەزیزی و وریشە مۆرادی خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی ئەو دوو هاوڵاتیە بەندکراوە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی ژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوون. برینداربوونی 6 ئەندامی هێزەکانی سووریای دموکراتیک لە دەیرە زۆر. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز 6 ئەندامی هێزەکانی سووریای دموکراتیک بەهۆی چەقینەوەی بۆمب لە دەیرە زۆر بریندار بوون. فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتیک لە دەیرە زۆر ڕۆژی ڕابردوو ڕاگەیاند بۆمبێکی چێندراوی کەنارجادەیی داعش بە ئۆتۆمۆبیلی هێزەکانیان تەقیوەتەوە و لە ئەنجامی ئەو کردەوە تێرۆریستیەدا 6 ئەندامی هێزەکانیان بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی پرۆژەی پاڵاوچنی پارسیان سپێهر لە عەسەلویە. کرێکارانی پەیمانی شاغەڵ لە پرۆژەی پاڵاوچنی پارسیان سپێهری عەسەلویە ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز لە نەڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری پێدانی داخوازیە دۆخراوەکان، زیادکردنی یاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، وەلانانی پەیمانکار، نوێکردنەوەی گرێبەز، دابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوو. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی ئاپادانا لە سەومعەسەرە. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز کرێکارانی شاغەڵ لە شرکەتی ئاپادانا لە شارستانی سەومعەسەرای سەر بە پارێزگای گیلان لە ئاز نەدانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. شرکەتی ئاپادانا ویتای پێشوو ڕۆنی خۆراکی بەرهەم دێنێت و کرێکارانی ئەو ناوەندە ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەڕێوەبەرانی کارخانە وێڕای نەدانی حەقدەست حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینی نیشتیمایی پەرداخ نەکردووە و تووشی کێشەی دەرمانی بوون. کرێکاران هەروەها خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. مەراسمی 26مین ساڵڕۆژی قەسڵی حکوومەتی داریوش و پەروانە فروهەر. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز 26مین ساڵڕۆژی قەسڵی حکوومەتی داریوش و پەروانە فروهەر بە بەشداری کۆمەڵێک لە شالاکانی سیاسی و مەدەنی و پەرست و فروهەر کچی ئەو دوو گیان بەخت کردووە لە شاری تاران بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان هێزەمنیەکانی حکوومەت شوێنی بەڕێوەچوونی مەراسمەکەیان گەمارۆداوە و بە جلوبەرگی یاساییەوە لە نێو جەماوەردە خۆیان حەشاردا بوو. لەو مەراسمەدا ئاتەش شاکەرەمی خالەی نیکا شاکەرەمی کە لە شۆڕشی ژینا گیانی بەخت کرد بوو بەشدار بوو، ڕێزی لە یادی هەموو قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی گرت. داریوش و پەروانە فروهەر لە ساڵی 1377 هەتاوی لەلایەن هێزەمنیەکان و لە درێژەی قەسڵە زەرنجیرەیەکاندا
کوژرا. گیانەدەستان و برینداربوونی نۆ کرێکار لە ڤەرزەخان و تاران. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەزی 1403 نۆ کرێکار لە دوو ڕووزاوی جیاجیادا لە شارەکانی وەرزەخان و تاران بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕووزاو هاتن و کرێکارێک گیانی لەدەستا و 8 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان سەرویسی هاتوچوێ کرێکارانی معدەنی مسی ڤەرزەخان بەهۆی ڕووداوی هاتوچۆ وەرگەڕاوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 5 کرێکار بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. لەلایەکی دیکەوە 2 کرێکاری بیناسازی لە شاری تاران لە کاتی کارکردندا تووشی ڕووداو هاتوون و بۆ هۆیەوە کرێکارێک گیانی لەدەستاوە و کرێکارێکی دیکەش بریندار بووە. لە سێدارەزانی 6 بەندکراو لە 3 زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو لە زیندانەکانی گۆنبەدە کابوس، مەلایر و هەمەدان با تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبار لە سێدارە دراون. بەپێ راپۆرتەکان کانونی مافی مرۆڤی ئێران ناسناوی ئەو 7 بەندکراوە کە 2 کەسیان کورد بوون بریتیە لە سەفا حسەینی، سولەیمان وەزیری، عەلی ڕەزا یار محەممەدی، جەبار کەیفەری، ئەرسەلان حەبیبی و ئەمیر حسێن ڕۆستەمی. دووە هەواڵ پەسەندکردنی بڕیارنامەی شۆرای حوکامی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دژ بە ڕەژیم. ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز شۆرای حوکامی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بڕیارنامەیەکی دژ بە چەلاکیە ناوەکیەکانی کۆماری ئیسلامی پەسەند کرد. ئەو بڕیارنامەیە لەلایەن وڵاتانی ئەڵمان، ئەمریکا، بریتانیا و فەڕەنساوە پێشنیار و بە 9 دەنگی ئەرێ، 12 دەنگی بێلایەن و 2 دەنگی نا پەسەند کراوە. لەو بڕیارنامەیەدا سەبارەت بە چالاکیە نهێنیەکانی کۆماری ئیسلامی لە بواری وزەی ناوەکیدا هۆشدار بە بەرپرسانی ڕژیم دراوە و داوایان لێکراوە لەگەڵ نوێنەرانی ئاژانس هاوکاری بکەن و ڕێگە بدەن مامورانی ئاژانس سەردانی ئەو شوێنانە بکەن کە گومانیان لەسەردا هەیە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشرە، هەر شاد و ئەسپێر.